لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 1349 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێ وەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أفمن هو قائم على كل نفس بما كسبت وجعلوا لله شركاء قل سموهم أم تنبئونه بما لا يعلم في الأرض أم بظاهر من القول بل زين للذين كفروا مكرهم وصدوا عن السبيل ومن يضلل الله فما له من هاد. بەڵێ خۆشەویستان و کلێوانەی ڕابردوش کەمێک لە خزمەت دەواتی پیرۆزەدا بووین. رب العالمین باس لە خۆی دەکا کە ئەو زاتەیە هەر ئەو شایانی پەرستنی هەیە سبحانه وتعالى لەبەرەوەی هەموو صیفاتی ڕبوبیەت و پەروەردگارێتی هەر لە ئەودایە، هەر ئەوی شایانی ئولوهیەت و پەرستراوێتی هەیە. أفمن هو قائم على كل نفس بما كسبت أي أفى الله القائم على شؤون جميع عباده. أو ذاتيك الله كوا سرپەرشتی لەسەر هەموو لایەنەکانی بەندەکانیان دەکا، بەندەکانی دەکا بەوەی کەوا ڕزقیشیان دەدا، سەرپەرشتیان لەسەر دەکا، ڕزقیشیان دەدا. ئەو زاتەی العالم بهم وبأحوالهم، ئەو زاتەی کەوا ئاگادارە بە بەندەکانی و ئاگادارە بە حاڵی بەندەکانی. الرقيب على ما يكسبونه من أعمال، أو ذاتي كوا چاودێری کردەوەکانی بەندەکانی دەکا و پێی ئاگادارە. الحافظ لها، ئەو زاتەی کەوا کردەوەی بەندەکانی دەپارێزی، تۆمار دەکا لەسەریان. والمجازي عليها خيرا وشرا، و هەروەها ئەو زاتەی کەوە ئاگاداری کردەوەی بەندەکانی تی و لەسەر ئەو ئەساسەش پاداشت و سزایان دەداتەوە. ئایا ئەوە زاتێک بی، ئەوە صفاتی بی کەمەن لەیسە بهذه الصفة، ئایا وەکو ئەوانەیە کەوە ئەو صفتیان تێدا نییە، وەکو ئەو بت و سەنەمانەی کەوە نەدەبیستن، نەدەبینن، نەتوانای زەرەر و نەتوانای قازانجیان هەیە، و هەروەها هەموو پەرستراوە بەنا حەقیقانی تر. ئیتر زاتێک ئەوە صفاتی بی وەکو ئەو کەسانەیە کە بەنا حەق دەپەرسترێن کە بە هیچ شێوەیەک صفەتی ڕبوبیەتیان تێدا نییە. طبعا كلا ليس الأمر كذلك، نخير بالتأكيد وەکو یەک نین. ابن القيم لە مدارج السالكين دەڵێ كل نقص وبلاء، كل نقص وبلاء وشر في الدنيا والآخرة فسببه الذنوب ومخالفة أوامر الرب. هم نقصانك كبيدا دبي، هر نقصانك كبيدا دبي، هر بلا ومصيبتك، هر ناخوشيك لا دنيا ولا آخرة كبسر بندده بسبب گناه تاوان كانتي، بسبب سرپیچی فرمان كان پروردگارا. فليس في العالم شر قط إلا الذنوب وموجباتها. كواتا لو عالمي لو جياني دا هيت شرك نية إلا گناه تاوان، وهروها أوي كواتا سر گناه تاوان ديتا بيش. وآثار الحسنات والسيئات في القلوب والأبدان والأموال أمر مشهود في العالم. ئیتر ئاثار و شوێنەواری
لەلایەک حەسەنە و چاکە لەلایەکیش سەیئە و خراپە ئاسار و شوێنەواریان لەسەر دڵ و دەروون لەسەر بەدەن و لاشەی بەندە لەسەر ماڵی بەندە ئەوە ئەمڕ مەشهود في العالم شتێکی بینراوە و هەست پێکراوە لە هەموو ژیاندا لا ينكره ذوي عقل لا ينكره ذو عقل سليم ئاسار و شوێنەواری چاکە و خراپە لەسەر دڵ و دەروون و لەسەر لاشە و لەسەر ماڵ شتێکی هەست پێکراوە هەر کەسێک عقلێکی ساغ و دروستی هەبی ئینکاری لەو شتە ناکە بل يعرفه المؤمن والكافر والبر والفاجر بەڵکو ئیماندار و کافر هەستی پێدەکا و دەیناسی و دەزانی چاکەکار و خراپەکار هەستی پێدەکا وشهود العبد هذا في نفسه وفي غيره ئیتر بەندەیە کاتێکەوە ئاسار شوێنار چاکە و خراپە لەسەر خۆی و لەسەر غەیری خۆی دەبینی وتأمله ومطالعته مما يقوي إيمانه بما جاءت به الرسل وبالثواب والعقاب کاتێکەوە بەندە هەز دەکەی کردەوەیش چاک دەکەی هەز بە خۆشی و سەعادەت دەکەی ناو دڵ و دەروونت هەز بەوەی دەکەیکەوە بەرەکەت دەکەوتە ژیان و تەمەن و ماڵت کە خراپەیەک دەکەی هەز دەکەی دڵتوندی بەدووادا دێ هەز دەکەی نەکبەتیەکەی لە کار و کردەوەکانت و لە ماڵەکەت بەدیار دەکەوی ئیتر دەڵێ ئەو هەستکردنە و ئەو بینینی ئەو قەزیەیەی ئاسار شوێنواری چاکە و خراپە ئەوە بابەتێکە دەبیتە مای ئەوەی کەوا زیاتر ئینسان ئیمانی بەو پەیامەی پێغەمبەران بەهێزتر بی و هەروها قەناعەتی بە ثەواب و عیقاب لەلایەن خوای گەورە بەهێزتر بی چکە لە دنیا دەیبینی کردەوەی چاک دەکەی چ دێتە ڕێت کردەوەی خراپ دەکەی چ دێتە ڕێت کەواتە بە تەئکید ذاتێک هەیە سبحانه وتعالى کەوا سەرپەرشتی لەسەر بەندەکانی دەکات سبحانه وتعالى و ئاگادارە بە کردەوەکانیان لەسەر ئەساسی کردەوەکانیشیان هەڵس و کەوتیان لەگەڵ دەکا ئیتر ئەوە زیاتر قەناعەت و یەقینت بە پەیامی پێغەمبەران و هەورە بە ثەواب و بە عیقابی خوای گەورە پتەوتر دەبی فإن هذا عدل مشهود محسوس في العالم ئیتر بەو شێوە تەعاملکردنی ئەڵڵا تەعالا لەگەڵ بەندەکانی لەسەر ئەساسی چاکە و خراپەی خۆی هەر لە ژیانی دنیاشدا بەڕاستی ئەو پەڕی عەدالەتە کەوا هەمومان هەستی پێ دەکەین طبعا زۆر جارانیش خوای گەورە وەکو لە ئایەتتر دەفەرمی وەیەعفو عن کەثیر هەر موسیبەتێکتان بەسەر دێ وما ئەصابکم من موسیبەتٍ فبما کەسەبەت ئەیدیکم هەر موسیبەتێکت بەسەر دێ بە سەبەبی گوناهەکانی خۆتە وەیەعفو عن کەثیر لە زۆریش خۆش دەبی بەڵام دەشی بینیەوە بە چاوی خۆت دەیبینی ئیتر ئەو عەدالەتی رب العالمین لە تەعامل لەگەڵ بەندەکانی ومەثوبات وعقوبات عاجلة ئیتر ئەوەی کەوا دەیبینین و لە ئاسار شوێنەواری چاکە و خراپەکان لەسەر ژیان و بەندە و لەسەر ژیان و دڵ و دەروون و لاشەی خۆمان ئەوە مەثوبات وعقوبات عاجلة ئەوە بەڕاستی پاداش زادانێکی بە پێش خسترایە هەر لە دنیای دالة على ما هو أعظم منها لمن كان له بصيرة ئیتر هەر لە دنیاکە دەبینی لە قەدەرکردەوەکان سزا پاداش دەدرێەوە ئەوە بەڕاستی بەڵگەیە لەسەر ڕۆژێک کەوا ڕۆژی قیامەتە کەوا میزانێک دادەندرێ میزانێکی زۆر حەساس خوای گەورە سبحانه وتعالى لەسەر ئەساسی کار و کردەوەکان تەعامل لەگەڵ دەکات ئیتر هەر کەسێک خاوەن بەسیرە و دڵی بەرچاوڕۆمبی هەستی پێ دەکات ومتى انفتح هذا الباب للعبد انتفع بمطالعة تاريخ العالم وأحوال الأمم ومجريات الخلق هەرکاتێک کەوا بەندە ئەو دەرگایی لێبووەوە دەرگای معریفەت و زانین و هەستپێکردن بۆی کەوا هەر لە دنیاشدا سزا و پاداشتی کار و کردەوەکان خۆت وەردەگرێەوە ئەو جا بەڕاستی کاتێک کە دەی تاریخی ئومەتەکان پێشووتر مطالعە دەکەی و دەخوێنیەوە و دەبیستی ئەو جا سوودی لێوەردەگری ئەو جا دەزانی ئەو مجرایاتانەی کە دەڕوا واتە ئەو ئەحداسانەی کەوا یەجری فی العالم کەوا لە دنیای دەڕوا لە بەرزبوونەوە و نزمبوونەوە و
لەوەی کەوا خوای گەورە تەعامل لەگەڵ بەندەکان کە بە حەقت تێدەگەی بل انتفع بمجريات أهل الزمان وبما يشاهد من أحوال الناس وفهم حينئذ معنى قوله تعالى أفمن هو قائم على كل نفس بما كسبت أو ذات تيدقي براستي أو آت تيدقي ذاتك سرپرشتی لسر بندکانی دکاتن بشێوەیەک بۆی کەوا على كل نفس بما كسب لسر هر نفسي لقدر كسبي أو نفسه خوای گەورە تەعاملی لەگەڵ دەکا وهروها تيدقي كوا الله تعالى وكل سورة آل عمران دفرم شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط قيام دكا خوای گەورە کاروباری بەندەکانی هەڵدە سوڕێنی بەو پەڕی عەدالەت کەوا فعلا هەر ئەو مانایە کەوا لەو ئاتەی دەفامرێتەوە فكل ما تراه في الوجود من شر وألم وعقوبة وجدب ونقص في نفسك وفي غيرك ئیتر هەموو ئەوانەی کە دەیبینی شەڕ و ناخۆشی و ئێش و ئازار و وشکە ساڵی و نوقسانی لە خۆت و لە غەیری خۆت فهو من قيام الرب تعالى بالقسط ئەوە هەمووی لەوەی کەوا بەو شێوەیە خوای گەورە خوای پەروەردگار سەرپەرشی لەسەر بەندەکانی دەکات بەو پەڕی قسط و عەدالەت وهو عدل الله وقسطه وإن أجراه على يد ظالم ئیتر ئەو عەدالەتی خوای گەورە ئەگەر جاری واشەیە لەسەر دەستی ظالمێک تعامل لەگەڵ خوارە خۆی دەکاتن ئەوەل و ئەخیریش الله تعالى بەڵێ ئەو ظالمە گوناهبارە بۆ زوڵمەی کە دەیکا بەڵام ئەوەل و ئەخیریش لەناو دائیرەی قەدەری خوای و دیارە مەزلومەکەش بای ئەو هەندە شایانی ئەوەیە کەوا زوڵمی لێ بکرد لە قەدەر کار و کردەوەکانی خۆی فالمسلط له أعدل العادلين ئەوەی کەوا ظالمی مسلط کرد لەسەر مەزلومی ذاتێکە أعدل العادلين سبحانه وتعالى بەڕاستیەوە قەزیەیەکی زۆر حساسە لۆیە ئینسان پێویستە زۆر بە خۆداچوونەوە بکا بە خۆی و بە کار و کردەوەکانی چونکە ظالمی یەکەم بە خۆتی کاتێکەوە تووشە و حاڵەتە بووی وجعلوا لله شركاء قل سموهم بلى وجعلوا لله شركاء أي الله هو القائم بأرزاق هؤلاء المشركين والمدبر لأمورهم الله تعالى سبحانه وتعالى كوا رزقي أو هموان دادا ضمن أن مشركة كان هل أو ذاتش تدبير أموري عندك بري ويدبا والرقيب الحافظ عليهم أعمالهم هل أو ذاتش كوا مراقبي بندكاني دكا كارو كردو كانيان آقادار ولسريان تومار دكا إن ذلك الأوش ومع ذلك جعلوا لله شركاء من خلقه أوان شريكيان لقل الله بالريار دايا يعبدونهم معه لقل الله تعالى دي برستن إتر قل سموهم واتيا رسول الله بو كافران بلي سموا هؤلاء الذين أشركتم في عبادة الله بالأسماء الذي يستحقونها أو شريكاني كأنقو بالريارتان دا الشريك لبو الله تعالى ناويان لبنين ناويان لبنين كوا شايستبي بخويان هل هي خالقة رازقة محية مميتة أواني كأنقو ديان برستن أوان خلق دكن أوان رزق ددن أوان دجينا أوان دمرينا أم هي مخلوقة يعني توان بخوان مخلوقا لا تملك ضرا ولا نفعا كوا أصلا زرر خازان لدى صلاتيان دانية فإذا سموها فوصفوها بما تستحقه من الصفات ديقر أوان هات الناويان لنا بو ناواني كوا أوان شايستنا بي تبين ضلالهم لو حالتي أقبل الناولا وبخوان مخلوقا أوان هيت يام بدستونيا إيدي كواتا قوم رايا كان لو بديار ذكوي فما يسمونهم إلا بما يعلمون أن تلك الأسماء لهم حقيقة كحجر وخشب وكوكب وأمثال إتر دار برد طاغوتك هر سيدي برستي ناوي لابني خالقة آخر خالق نية دي مخلوقة هيتي بدست نية هلو دي برستي سبحان الله ابن تيمية رحمة خوالي بالله مجموع فتاوى دله إذا جعلتم أولئك الشركاء قل سموهم تيكر أقو أوانتان بريادك وشريكنا بالله تعالى فسموهم إذن بالأسماء التي يسمى بها القائم على كل نفس بما كسبت دي ناويان لابنين بو ناوانيك الله تعالى
کەوا سەرپەرشتی لەسەر بەندەکەی دەکات لە قەدەر ئەو کردوانەی کەوا بەو شێوەیەوە کردەوەکانی بەندەکان ئەنجامدا ئەویش سەرپەرشتیان لەسەر دەکات دەی ئەنگۆش ئەگەر ئازان شوڕەکایەکانی خۆتان بەو شێوە ناوی لێ بنێن فإنه سبحانه يسمى الله تعالى يسمى بالحي القيوم المحيي المميت السميع البصير الغني عما سواه وكل شيء فقير إليه ووجود كل شيء به يتر دي الله تعالى وناويتي كوا زندية سرپرشتيارا دجيني دمريني دبيستي دبيني پێویستە بە هیچ کەسێک نییە و بێنیازە و هەموو شتێک محتاجە لە بۆ ئەو وجودی هەموو شتێک مرتبطة بە ئەو مقدارجان کە الله تعالى دەیدات فهل تستحق آلهتكم اسما من تلك الأسماء ئەوانەی کەوا ئەنگۆ بڕیارتان دەیە پەرستراو بن لە غەیری الله تعالى هیچ یەک لەو ناوانە لە بۆ ئەو شایەنن فإن كانت آلهة فسموها باسم من هذه الأسماء ئەگەر ئەوانە پەرستراون دەی بە ناوێک لەو ناوانە ناویان لێ بنێن ئیتر بەو شێوەیە دێتن باسی دەکات بەڵام لەبەر تەوابوونی کات دەوەستین بە پشتوانی الله تعالى لەوانەی داهات و دێنەوە خەزمەت تەفسیرەوە ئاتە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون